بەناوی خودای گەورە و میهرەبان جیاوازی نێوان سینگە کوژە بە کوردی پێدەڵێن سینگە کوژە بە عەرەبیش پێدەڵێن الذەبحە الصەدریە الذەبحە الصەدریە هەروەها لەگەڵ نۆرەی دڵ یاخود جەڵتەی دڵ چییە؟ جیاوازی نێوان سینگە کوژە زەبحە لەگەڵ جەڵتەی دڵ چییە؟ یەکەم شت جۆری ژانەکەیان فەرقی هەیە بۆ نمونە ژانی زەبحەی سەدریە خۆت سینگە کوژە ژانەکەی کورتخایەنە لە نێوان با بڵێن 5 لە بۆ 10 دقە ژانەکە هەیە و کاتێک کەسەکە ماندی دەبێ یاخود بەرەو ڕووی هەوایەکی سارد دەڕوا یاخود خواردنێکی چەوری خواردووە ژانەکە دێ 5 دقە لە بۆ 10 دقە دەخایەنێ بەڵام کاتێک کەسەکە دادەنیشێ بسراحە دەکە ژانەکەی نامێنێ بەڵام ژانی جەڵتەی دڵ پەیوەندی بە خواردنەوە نییە پەیوەندی بە ماندیبوونەوە نییە جاری وا هەیە کەسەکە دانیشتووە ژانەکەی لە بۆ دێ و ژانەکە زۆر بە قووەتە زۆر توندە و لە نیو سەعات زیاتر دەخایەنێ لە نیو سەعات زیاتر دەخایەنێ دووەم جیاوازی چییە؟ سینگە کوژە هێلنج هاتن و خود ڕشانەوە یاخود ئارەق هاتن ینی با بڵێن ئارەقکردنی لەگەڵ نییە بەڵام جەڵتەی دڵ کەسەکە کە دێتە با بڵێن فریاکەوتن تەمەشا دەکەین دەڕشێتەوە ئێرنجی دێ هەروەها ئارەقەی دەکات کە پێ دەگوترێ ئۆتۆنۆمیک سیمپتمز ئۆتۆنۆمیک سیمپتمزی هەیە ینی ئارەقەی کردیە و هەروەها ڕەنگی زەرد هەڵگەڕایە و چیتریش ڕشانەوە و ئێلنج هاتنی هاتیە لەگەڵ دێت بەڵام ئەوە لە سینگە کوژە یاخود لە زەبحە ئەو شتانە نییە. سێمین جیاوازی تەنگە نەفەسیە عادەتەن ئەوانەی کەوا سینگە کوژەنە یاخود زەبحەی سەدریە تەنگە نەفەسی زۆریان لەگەڵدا نییە تەنگە نەفەسیان زۆر لەگەڵدا نییە بەڵام هیچ جەڵتەی دڵ تەنگە نەفەسی لەگەری هەیە و ئەوەی با بڵێن جیاوازی تریش هەیە ئەوانەی کە زەبحەی سەدریان هەیە ژانەکە زۆر بە قووەت نییە ینی ژانێکی خەفیف بە تۆزێ سینجی قورس دەبێت لە خاستن لە کاتی ماندیبوون یاخود بەرەو هەوایەکی سارد بڕوا یاخود خواردنێکی چەور بخوا بەڵام هی جەڵتەی دڵ ژانەکەی زۆر بە قووەتە و کەسەکە وا هەست دەکات ئەوە ئاخر لەحزەیە لە ژیانی یعنی دەست دەگرێت بە سینجەوە و ژانەکە زۆر بە قووەتە وا دەزانێت ئەوە ئاخر لەحزەیە لە ژیانی بەگشتی ئەوە جیاوازی نێوان سینگە کوژە زەبحە سەدری لەگەڵ جەڵتەی دڵ بە هیوای ساغ و سەلامەتی و دوور بن لە نەخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکان. میهرەبانی دڵسۆزی و لێزانی